دەزانین کە هەڵسوکەوت و مامەڵەی مرۆڤەکان لەگەڵ ئاژەڵدا یان با بڵێن بە پێچەوانەوە بوونەوەرەکان هەمیشە کۆنتاکتیان لەگەڵ یەکە هەیە. ئەمە شوای کردووە کە زۆر جار نەخۆشەکان لە یەکترەوە بگوازرێتەوە و ئەمە هەر لە کۆنەوە هەبووە و چەندین نەخۆشی هەبووە کە وتراوە بێچارەسەر یاخود کوشندەیە بەهۆی ئەوەی کە لە بینی ئاژەڵ و مرۆڤدا دەگوازرێتەوە، بەتایبەتیش ئەو نەخۆشیانەی کە با بڵێن کوشندەن و ناویان هەیە وەکو تاعونیان باڵێن جۆرێک لە نەخۆشەکانی تر کە دەوترێت لە ڕێگەی ڤایرۆز یاخود بەکتریا و بە چەندین شێواز دەگوازرێتەوە. بزانین هۆکارەکانی چین و نیشانەکانی چین و چۆن دەگوازرێتەوە، ڕێگاکانی خۆپاراستن چییە و لە ئێستادا چارەسەر هەیە بۆ ئەو جۆرە نەخۆشیانە. بۆ وەڵامدانەوەی ئەم پرسیارانە و چەندین پرسیاری تر سەبارەت بە تەوەرەکەمان میوانداری پرۆفیسۆر یاریدەدەر دکتۆر عوسمان جەمال نەسڕوڵڵامان کردووە، مامۆستای زانکۆ پسپۆڕی نەخۆشیە درمیەکان. کاکتۆر بەخێر بێ، سپاس بۆ ئامادەبوونی. زۆر سپاس بۆ بزانین ئەو نەخۆشیانە کامانن کە پێیان دەوترێت نەخۆشی گوازراوە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ. بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ دەفەتە ڕاستی کۆمەڵێک نەخۆشیمان هەیە. ئەگەر پێناسێکی نەخۆشی بکەین بەگشتی نەخۆشی بریتێ لە بابەتێکی ناسروشتی، یعنی گۆڕانکاری فیسیۆلۆجی کەسەکەیان ئاژەڵەکە لە ڕووی هەناسە، لە ڕووی لێدانی دڵ، لە ڕووی پلەی گەرمە، ئەمانە هەمووی کردداری فیسیۆلۆجین. هەر گۆڕانکاریکی نەئاسایی زیادبوونیان کەمبوون ئەمە پێوتێ نەخۆشی. لە نەخۆشیەکان لە پۆلیکردنی نەخۆشیەکانە جۆرێکمان هەیە نەخۆشی گوازراوی پێڵێن، ئەوانن کە لەسەر ئاستی تاک نییە، لەسەر ئاستی کۆمەڵە، جاری وا هەیە شارێک تووشە بێ، جاری وا هەیە کۆمەڵگایەک بە تەواوەتی تووشە بێ، جاری وا هەیە هەندێک جار جیهانەگرێتەوە لە مێژووی نەخۆشیە گوازراوەکانە یان نەخۆشیە درمیەکانە بینرا هەموو جیهانی گرتوێتەوە. ئەو نەخۆشیانە ڕاستەکەی کە بەشێکیان تایبەتن بە مرۆڤ خۆی، یعنی هەر ناو مرۆڤە هاتوچووەکە گوێزرێتەوە بڵاو بێتەوە. هەندێکیان پەتاین، یعنی ڕێژەی بڵاوبوونەوەکەی زۆر خێرایە، و هەندێکیان درمین. درمیەکان یعنی ئینفەکشەسی پێڵێن، ئەوی تر پێڵێن کۆنتێجیەس. ئینفەکشەسەکە تۆزێک لەسەر ئاستی بڵین کەسەکان زۆر بڵاو نییە، زۆر پەتایی نییە، یعنی پێویستی بە گواستەرەوەیەکە. ئەوەی گروپەکەی تر کە بریتێ لە نەخۆشیەکان کە ئاژەڵەکان خۆیان ئەیگرن. بۆ منە کۆمەڵی نەخۆشی درمیمان هەیە تەنها لە مەڕا هەیە، کۆمەڵێکمان هەیە تەنها بزن نەگەر، کۆمەڵکمان تەنها مانگای هەیە، تەنها باڵندەیە. گروپێکیشمان هەیە لەو بینە نەخۆشی مرۆژەڵی پێڵێن کە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ یان لە مرۆڤەوە بۆ ئاژەڵ. تقریبان بەگشتی ئەمە پۆلێنکردنی نەخۆشیە درمیەکانە. زۆر باش. ئەم نەخۆشیانە دکتۆر کوشندن بە زۆری یان ئاسانن چارەسەرکردنیان؟ ڕاستەکەی لەسەر ئەوەش هەر پۆلێنکردنیکی ترمان هەیە کە نەخۆشیمان هەیە، یعنی لەسەر بنەمای ڕێژەی توشبوون مۆربیدیتی ڕێیتێکە، یعنی ئەم نەخۆشیاڵە ترسناکە لە بەروکە ڕێژەی توشبوونەکەی زۆر بەرزە. بۆ نمونە نەخۆشیمان هەیە لە 100 کەس، یان بڵین لە 100 ئاژەڵ 90 تووشەکە، یعنی ڕێژەی توشبوون بەرزە. بەڵام پۆلینێکی ترمان هەیە، ئایا لەم 100 کەس توشبووە چەنی ئەمرێ؟ ئەمەش پۆلینێکی تر ڕێژەی مۆربید مۆرتالیتی ڕێیت، یعنی ڕێژەی کوشندەیەکەی چەنە. نەخۆشیمان هەیە پۆلینەکەی لەسەر ئەوەی کە چەند بە خێرایی بڵاو بێتەوە، ئایا بە شێوازی کە ڕاستەوخۆ بڵاو بێتەوە، یعنی سەرگەر نەخۆشیێک لەم شوێنە هەبێت ڕاستەوخۆ لە منەوەیت بۆ تۆ، یان پێویستی بە گواستەرەوەی. ئەمەش پۆلینێکی تر لەسەر ئاستی مەترسیدایی نەخۆشیەکە. بۆ نمونە کۆمەڵی نەخۆشیمان هەیە، یعنی مەرجە مێشولەیەک بگوێزێتەوە، یان مەرجە گەنەیەک بێ، یان مەرجە بە هۆی سەرنجێکەوە کە کاتی خوێن یان دەرزی لێدان یان خوێن گواستنەوە، یعنی ئەبێ ناپاشەوەی ناڕاستەخۆ گوێزرێتەوە. ئەمانە هەمووی فاکتەرن بۆ کە بڵین ئەم نەخۆشیە ترسناکە یان نەخۆشیەکە ترسناکتێن لەسەر ئاستی بڵاوبوونەوە. کەواتە ئێمە باسمان لەوە کردووە، یان هەروەمان بیستویا زۆرتر بەو باسکراوە کە نەخۆشیەکە لە ئاژەڵەوە بۆ مرۆڤ ئەگوازرێتەوە. با پێچەوانە نەخۆشی هەیە لە مرۆڤەوە بۆ ئاژەڵ بگوازرێتەوە؟ بەڵێ بەڵێ بەڵنیایی و کۆمەڵی نەخۆشی ڤایرۆسیمان هەیە، کۆمەڵکمان هەیە بەکتریە لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵە. سەرچاوەکە ڕەنگە ئاژەڵ بێت، یان سەرچاوەکە ڕەنگە مەسەرەن خۆڵ بێت، یان جۆرە خۆراکێک بێت کێت بۆ مرۆڤ. دواتر لە کاتی مامەڵەکردن لەگەڵ ئاژەڵەکە لە مرۆڤ بکۆچێ بۆ ئاژەڵەکە، یان پێچەوانە ئەبێتەوە. یعنی ئەتوانین بڵین بە شێوەیەکی سووڕی ژیانی ڤایرۆسکان بەکتریاکەیە ئەسوڕێتەوە لە نێوان ئاژەڵ و مرۆڤە. باشە کاک دکتۆر، گواستنەوەی نەخۆشیەکە، هۆکاری گواستنەوەکەی ئایا ڕاستەوخۆیان ناڕاستەوخۆیە؟ و بۆ نمونە هەندێک جار ئێمە کاتێک خواردن ئەخۆین، هەندێک لە خواردنەکان بۆن بە بەروبوومی ئاژەڵین، دەکرێت لەم ڕێگایانە شەو بۆن منە بۆمان بگوازرێتەوە؟ بەڵێ بەڵنیایەوە کە پۆلێنی نەخۆش ئەەکەی
لە ڕووی شتێکمان هەیە بابەتێک هەموو جارێ کە بە خوێندکارەکان دەڵێم تۆپیکی زۆر گرنگ کە بێ لەسەر نەخۆشیەکە بیزانی بابەتێکی ترانسمیشنی پێڵێن گواستنەوەی نەخۆشیەکە چۆن نەگوێزرێتەوە تاوان ئێمە ئاماجمان لە نەخۆشیە دلمیەکانیان پەتایەکانیان گوازراوەکان کە ئەی خوێنینیان ئەبێ فێری بین ئامانجەکەی ئەوەیە کە بکە بتوانم بزانم چۆن کۆنتترۆلی کەم چۆن نێڵم بڵاو بێتەوە لەبەرەوە باشترین چەک یان گرنگترین خاڵکە من بیزانم لەسەر ئەو نەخۆشیە ئەم نەخۆشیە چۆن نەگوێزرێتەوە لە بواری ترانسمیشن وەکو باسمە کرد هەندێکی ڕاستەخۆ گوێزرێتەوە پێویستی بە گواستەوە نیە بۆ نمونە وەکو بینیمان نەخۆشی کۆڕۆنا لە سینەوە دوای 1 مانگەشتە سلێمانی ئەمە ڕاستەخۆ بە هەوا گوێزرێتەوە خێراترین ڕێگەکانی گواستنەوەیە نەخۆشیمان هەیە بۆ نمونە تای خوێنبەربوون کە ماوەیەک پێویستە بڵاو بووە ئەمە لە ڕووی گواستنەوە مەترسی نەبوو چکە ینی مەرج بوو گەنەیەک یان مێشولەیەک هەبێت پێێتەوە بە ئەنجا نەخۆشیەکەت بۆیە کەواتە کە تۆ کە خۆت پاراست لە گەنە و مێشولە خۆت پاراستوە نەخۆشیەکە ینی زۆر ئاسانە خۆ پاراستن لی ئەمە شێوازەکانی گواستنەوە لە ڕووی خۆراکیشەوە کە پۆلێنی سەرچاوەکانی نەخۆشی ئەکرێت نەخۆشیە دلمیەکان ئەڵێن کۆمەڵێک نەخۆشیمان هەیە فودبۆرن دیزیزە ئەنی سەرچاوکی خۆراکە لە خۆراکەوە گوێزرێتەوە کۆمەڵێک نەخۆشیمان هەیە لە هەواوەیە ئێربۆرن دیزیزە کۆمەڵێکیان لە خاکەوەیە کۆمەڵێکیان ئینسەکت بۆرن دیزیزە لە مێرۆکانەوەیە ئەمانە ئەتوانین بڵین سەرچاوی نەخۆشیەکانن یان لەو ڕێگانەوە تووشەبین و مرۆڤیش بەڕاستی هەمیشە یعنی لە شاری سلێمانی لە شارەکان لە هەموو جیهان ئەتوانین بڵین ڕۆژانە چەند کەسێک داخلی نەخۆشخانە ئەکرێت چەند کەسێک لە بازارە بەهۆی خواردنی خۆراکی ناتەندروست یان خۆراکێک پاکخاوێن نەبێت لە ڕێستۆرانتەکان ڕۆژانە کەسێک تووشی سکچوو نەبێ هەمومان بەسەرمان هاتووە ئەڵێ لە فێکم خواردێکسە تووشی سکچوو ڕشانەوە بوو ئەمە ڕۆژانە مرۆڤ تووشێ بێ واتە خۆراک یان خواردن یان ناخواردن خاڵێکی سەرچاوی گرنگە بۆ نەخۆشیانە کاکتۆر ئێستا بابەتێکی دیکە هەیە جگە لەوەی ئەگەر منی ئەو ئاژەڵانەی کە لە دەرەوەن یان ئەوانەی کە لە لادیەکان لەگەڵ ئاژەڵە ڕاستەخۆ تەعامولیان هەیە بەڵام ئێستا لە ناو ماڵەکانیش لە شارەکانیش خەڵک باڵندە و ئاژەڵ لە ماڵی خۆیان ڕاگرێ ئەو ئاژەڵە ماڵەکان بۆ نمونەی ئاژەڵەکان پشیلە و ئەدەبن لە ڕووی جەنابەت و بینەران سەگ ویان باڵندەکان ئەمانەش بووی هەیە نەخۆشی بگوازنەوە بۆ مرۆڤ یا ئەمانە بەهۆی ئەوی کە سەردانی دکتۆری ڤێتەرنەریان پێکرێ ئەمانە پارێزراوترن ڕاستەکەی ئەگەر پۆلێنی پەیوەندی نێوان مرۆڤ و ئاژەڵ بکەین دوو پەیوەندی هەیە دوو گروپ پەیوەندیە گروپێکیان ئەوانن جاریوا پێڵێن خواپێداوەکان ئەوانەی کە ئاژەڵی بەخێوەکەن بۆ جوانیەوە لە زمانی زووە هەر هەبووە یعنی پاشا و دەسەڵاتدار و دەستڕۆشت و ئاژەڵێک بەخێوێ کرد بۆ هەوەس و ئارەزووی خۆی ئیتر پڵنگێک بووە یان شێرێک بووە یان باڵندەیە بۆ تاووسێ بۆ ئەمانی بەخێو کردووە وەکو هێمایەکی دەسەڵاتدار پیشاندان بە خەڵک گروپێکیش هەیە کە ئاژەڵی بەرهەمدار بەخێوکە مەبەستی بەرهەمەکەیەتی کە لە گوندەکانە هەیە ڕاستی وەکو نەخۆشی ئەگەر وەکو ڤیتەرنەریەک یان وەکو کەسێک کە چاودێری ئەو نەخۆشیانە بکەم لەوانە زیاتر بڵاوە کە لە ینی نشینەکانە ئاژەڵ بەخێوەکەن ئەویش بۆچی بەهۆی ئەوەی کە ڕەنگە دووسێ فاکتەرەوی کێکیانەوەی دوورە دەستە لە ڤیتەرنەریەوە یەکێک لەوانە ئەوەیە کە ڕەنگی خۆشەویستی بۆ ئاژەڵە زۆر بەهێز نەبێت هەندێک جاکە کەسێک پشیلێک لە ماڵە بەخێوەکە جاریوا کەسێک یە دەڵێ دکتۆر ئەم پشیلەیە هەموو کەس و کارمە هەموو خۆشەویستێکی یاوەتێ یان جاریوای خێزانە یەخ جاریواوە 5 کەس بێکەوە هاتوون پشیلێکیان پێ بوو ئەمە ئەندامێکی خێزانەکەمانە ینی وا سەیری ئاژەڵەکەکەن ئەمە وایان لێکە کە بەردەوام سەردانی ڤیتەرنەری بکەن و چارەسەری بکەن و ڤاکسینی بۆ بکەن نەخۆشیەکە لەوانە کەمترە بەڵام ئاژەڵێکی گوندنشینەکان بڵین کەسێک 1000 سەرمەڕی هەیە و 50 وڵاقی هەیە و کۆمەڵێک ئاژەڵی تری هەیە و یان 40-50 قازی هەیە ڕەنگە بەهۆی سەرقاڵی بە ئیش و کاری گوندەکەوە زۆر سەی نەپەرژێتەوەی کە بیبا بۆ ڤیتەرنەری و متابعی تەندروستەکەی بکە ئەمانە کەمتر خەمترن زیاتر ئەوان بۆیە سەیرەکەی نەخۆشی لەوانە زیاترە بابەتی کە ناگەڕێتەوە بۆی کە ئەو ئاژەڵانەی دەرەوە بەریەکەوتنیان لەگەڵ ئاژەڵانی دیکە زیاترە ئەمانی ناوماڵ هەر خۆیانن ئەوەش فاکتەرێکە بەڵێ ئەوەش فاکتەرێکە کە لە گوندەکانیشە لە سنووری گوندەکانیش ئاژەڵەکان تێکەڵابن ئەمە چێ بۆ لە وەرگای ئەو یەت بۆ لای ئەم اینجا خاڵێکی تریش هەیە بەڕاستی لە ماڵەکانە کە سیرەکەی بە زۆری جۆرە ئاژەڵێکی هەیە ینی ماڵێک
توتیەکی هەیە ماڵێک پشیلێکی هەیە ماڵێک سەگێکی هەیە ئەمانە یەک جۆرن بەڵام لە گوندەکە کە سیرەکەی وڵاخە بەرزە و مەڕ و بزن و ترقەل و پشیلە و هەموو ئاژەڵەکانە ئەم تێکەڵبوونە بەڕاستی فاکتەرێکی زۆر مەترسیدارە بۆ نەخۆشی چونکە هەندێک لەو ئاژەڵانە تەنها هەڵگری ڤایرۆسەکە هەندێکیان توش بووە هەندێکیان ئامادەی توشبوونی نییە ینی ئەم تێکەڵبوونە ڤایرۆس و نەخۆشی لەمە گوێزێتەوە بۆ ئەو بۆیە باشتر وایە لە گوندەکانە ینی بەڕاستی توانی بڵین با پسپۆری بێ باشترە ئێستا من ئەگەر لە گوندێکا بم ئەگەر پرۆژەم هەبێت کە ئاژەڵ بەخێوکەم بیرکەمەوە لەوانەیە تەنها قاز بەخێوکەم بۆ نمونە کەسێک تەنها مەڕ بەخێوکە کەسێک تەنها مانگا بەخێوکە ئەوە ئەگەری بڵاوبوونەوەی نەخۆشیەکان لە نێوان جۆری ئاژەڵەکانە کەمتر دەکاتەوە. کاکتۆر جۆری نەخۆشەکان کامانن با بڵین بڕێکی دیاریکراومان هەیە ژمارەی دیاریکراومان هەیە کە بڵین ئەوەندە نەخۆشیمان هەیە کە لا بینی مرۆڤ و ئاژەڵا بگوازرێتەوە؟ وەڵاهی ئەوە پرسیارێکی زۆر زۆر گرنگە بەڕاستی بەداخەوە لە هەموو جارێکی کە پرسیارمان لێکرێ بە ئازارەوە ئەو جا بەعینەوە ئەویش ئەوەیە کە بەداخەوە داتامان نییە بۆ ئەو بابەتە و کاڵفامێکیش هەیە لەسەر هەموو ئاستەکان لەسەر بابەتی نەخۆشە گوازراوەکان لەسەر ئاستی خوێنی باڵە لەسەر ئاستی وەزای تەندروستی لەسەر ئاستی زانکۆکان فهمێک نییە تا ئێستا نازانن کە یعنی بەداخەوە مرۆڤایەتی هەموو جارێکە تووشی کارەساتێکە بێ نابێتە دەرز بینیمانێ مەلەکاتی کۆڕۆنا هەموو جیان خڕوشە دوای ماوەیەک لە بیران چۆوە ئەم نەخۆشیانەکە بڵاو بێتەوە بۆ خۆشی بڵاو نابێتەوە ئەبێت تۆ دەرزێکی لێوەگری ئەبێ بۆ داهاتوو خۆت ئامادەکەی بەداخەوە چەندین جار من خۆم چەندین جار پێشنیارم کردووە دروستکردنی سنتەر تایبەت بێ بە نەخۆشیە گوازراوانەکە لە ئاژەڵەوە پێوترێت زونۆتی دیزیز جا هەر بۆ نوکتەیەک لە زانکۆ پرۆپۆزەڵەکەم تەقدیم کرد لە کۆلیجی خۆمان بڵێن ڕەزامەندی لەسەردرا ئەنجومەنی زانکۆ ڕەزامەندی لەسەردرا گەشتە وەزارەت لەوێ تەلەفۆنم کرد تا دووسێ ژووری کرد لە ژووری کارێک تر ئەوە نزیکەی 2 ساڵ هەرون بووە ئەو پرۆپۆزەڵە یعنی بەڕاستی کاڵفامی هەیە نەزانین هەیە وڵاتانی ترا بۆ گرنگیدان بە نەخۆشە گوازراوە بەدڵنیاییەوە لە بۆ نمونە لە ئەڵمانیا نەخۆشخانە و ینی بەشێکی بەتاوەتی هەیە بۆ نەخۆشیە ڕۆژەڵەکان لەوێ دیراساکرێ بەداخەوە ئیستەش پزیشکی ناودار هەیە ینی پزیشک هەیە زۆر پسپۆری گەورەیە کەیسێکی بۆیە یان حاڵەتێکی بۆیە ئەم نەخۆشیە سەرچاوەکەی ئاژاڵیە بەس هەر نەیبیستووە یعنی بەداخەوە من متابعی منهجی کۆلیجی پزیشکیەکەم نەخۆشیە دلمەکانی هەرتیانە نەخۆشیە مرۆژەڵەکانی هەرتیانە یعنی نەیبیستووە من خوێندکارمان هەیە پۆلی 4 کۆلیجی پزیشکیە لە پۆلی 4 ینی 5 تر کلینیکی هەیە تەطبیقاتی هەیە هەتا ئێستا 2 نەخۆشی مرۆژەڵی نەخوێنەوە کە لە سلێمانیە بە گوێرەی چاودێری من کە متابعەم کردووە نزیکەی 15 بۆ 20 جۆر نەخۆشی نەوانمان هەموو تۆمار کراوە ساڵانەش خەڵک تووشێ بێ لە ئاستی تەندروستی بە هەمان شێوە گرنگی پێنەدراوە لە ئاستی خوێنی باڵا گرنگی پێنەدراوە لە ئاستی منهجی هینەکانە من لە ساڵی 2016 کۆنفرانسێکمان کرد لە ڕاستپاردەی کۆنفرانسەکە ئەو بوو کە منهجی ئەو کۆریجە ئەم دەرزانە داخڵ کرێ وەکو یەکێک لە ڕاستپاردەکان کەسیش ئیشی پێ نەکرد بەڕاستی کارەکەی چیە ینی کە پژوێ ناخێنا و پرۆژەی کە جەنابەت فەرموود لە ژوورەکانی وەزارەتی خوێندنی باڵا ون بۆ یاگیری خوار ینی حکوومەت ویلایانی پەیوەندیدار و زانکۆ و وەزارەتەکان ئەهمیەتی ئەمان لانێ یان بەڕاستی پیان شتێکی گرنگ نیەڵەن هیچ نەبوو جارە ئەمە کاک کۆمەڵێک ئەگەر هەیەکی کەەوەی نەزانینە ینی ئەو دەسەڵاتدارانە ینی ئیمپاکتی ئەم شتە نازان ئەمە چەند گرنگە چەند مهمە ئەجا خۆشمان بەڕاستی بەداخەوە فێر بووین ینی طبیعەتی کۆمەلگا ئێمە وایە سە بۆ نمونە لە گەڕێکێک کە ئەگەر شتێک ڕووبە کەس گرنگی پێ نایە بەس کە 6 کەس باسی کرد اینجا ئەبێتە شتێکی وەکو بۆ نمونە کۆڕۆنا لە وڵاتی ئێمە لەوانەیە کەس هەر بڵاویش بواتەوە کەس باسی نەکرد بەس کە و بە جیهانی و ئەم باسی کرد و ئەم باسی ئەمیش گرنگی پێریا و سنتەری بۆ دروست کرد و مختبەر دروستکە و دکتۆری بۆ تەرخانکە و تیمی بۆ دروستکەوەمانە ئەمە یعنی بەڕاستی تۆ نابێت چاوەڕێ بکەم من تا شتێک لە جیهان بڵاو بێتەوە ئەنجام من ئیشی لەسەرکەم باشە بۆ یعنی ئێمە کەم و کورتیمان چییە با ئێمە پێشبینی بکەین ئێمە سنتەرمان هەبێ ئێمە بەدوا چوون بکەین ئێمە بزانی لە داهاتووە ئەگەر هەیە بۆ نمونە من ساڵی پار یعنی مانگی 10 و مانگی 11 پار 2023 لە دووبەی چوومە کۆنفرانسێک زۆربەی بابەتەکان کە گرنگیان پێ نەخۆشیە گوازراوەکان بوو لە لەندەن چوومە کۆنفرانسێکەوە کۆنفرانسێکی جیهانی ئەو بابەتانە کە گرنگیان پێ هەمووی نەخۆشیە گوازراوەکان بوو ساڵی پار چوون بۆ سوید و فەڕەنسا هەمان شت ینی
تەوژمێکی جیهانی هەیە کە مەترسێک هەیە لە هەموو جیهانە کە بابەتی نەخۆشیە گوازراوەکان بابەتی نەخۆشیە درمیەکان لە داهاتووە ئەبێتە فاکتەرێک لەوانەیە هەموو جیهان لەکار بخە وەکو چۆن ڕێکخراوی تەندروستی جیهانی ئەو وڵاتانی کەواکو بوون هەرێمی کوردستان ئاوا فەرامۆشیەکەن چۆن ئەو نایەتە سەر خەت کە بڵێ ینی ئیجباری کە لەسەر حکوومەتەکان کە بڵێ بێ گرنگی بدەن بەم بابەتە یان حکوومەتی ئێمە چاوەڕی ئەوەیە کارەساتێک بخەومێ نەخۆشیەک بڵاو بێتەوە خەڵکێکی زۆر کوژێ ئەنجا ئەم ئیشە بکام ژوورە پێک بێنێ ڕاستی بەداخەوە کۆمەڵێکی ڕێکخراوە جیهانەکانیش کەوتونەتە ناو یاری بزنسەوە یعنی کەوتون یاری پارە پاکردنەوە کەوتونەتە ناو یاری سیاسیەوە یعنی ئەوانیش من بەڕاستی خۆم بە قەنەعەتی خۆم ڕێکخراوی تەندروستی جیهانی بە ڕێکخراوێکی هی نازانم کە بڵێ ڕێکخراوێکی زانستیە و قسەکانی هەمووی تەواو و کۆمەڵێک ئەگەر کۆنسێرن با یانەگە مەترسیدارێک لە بابەتێک با بڵێ ئەم مەترسیدارە زۆر لەوانەیە جدی نەبێت بابەت هەیە جدیە زۆر گرنگی پێنایە ینی ئەویش هینی تێکەوتە بەڵام بەڕاستی لە وڵاتی خۆشمانە کەممان پسپۆری نییە کەمان کەسانی بەتوانان نییە کەمان هین نییە ینی بۆ من سنتەر ینی بۆ نمونە هەر نوکتێکی تر لە هەولێر چوین بۆ بەرنامەیەک لەگەڵ دکتۆرێکی بەناوبانگە ئیتر باسی نەخۆشی درمیەکانمان کرد باسی ئەمانەمان کرد وتم وەڵای خۆی بەڕاستی پێویستە ئێمە ساڵانە ڕۆژانە لەو وڵاتە بیانەکانەوە خەڵکمان بۆیە ئێستا بۆ نمونە لە هەموو ماڵێک ئەلوانەیە بەنگلادێشێکی تیابێ خزمەتکارێکی تیابێ لەو بیانیانەکە هەیە ئەمانە خۆی مەفروزە ئەبێت لە وڵاتانە چ نەخۆشیێکی گوازراوە هەبێ لێرە فەحسیان بۆ بکەن ئەو فەحسیان بۆ بکرێ کە سەیرەکەی لە مەتار کە تەنها فەحسی ئەدزیان بۆ بکەن ئەبێ ئێمە پێشبینی بکەین کە لە ساڵانی داهاتووە بۆ نمونە بەنگلادێش دوو نەخۆشی هەیە کە درمیە لەوێ هەیە نیشتەجێ و بڵاوە ئەبێ من پێشبینی بکەم کە لە ساڵی داهاتووە ئەم نەخۆشانەی لە کوردستانە بڵاو بێتەوە بۆ چونکە تۆ کەسەیە کێ داخڵە بێ بۆ ئەوێ هیچ فحسەکەت بۆ نەکردووە یعنی بەلای کەمەوە تۆ خۆ لە سایتی WHO هاتیات یاڵێ بەنگلادێش مەسەرەن بەناوبانگە بەم لیستە نەخۆشیە مەسەرەن سین ئەم نەخۆشیانەی هەیە بۆ نمونە ئەم وڵاتە ئەفریقیەکان ئەم نەخۆشی ئێ خۆ کوردستانیش جۆڵێکی ئابووری زۆر بەهێزی تیا دروست بوو ئێستا کەسانی بەنگلادێشی تیا ئەمڕۆ 100 بەنگلادێشی ئەڕۆنەوە بۆ ئەوێ بانی پەنجایەتەوە بۆ ئەوێ دابەشە بن بەسەر ماڵەکانە ئەمانە هەمووی هۆکارن کەنادمان پێشنیارێکمان کرد بۆ وەزارەتی تەندروستی ئەڵێ WHO لە مەتاڕەکانە بەس ئایدزی داناوە WHO تۆ داینی یان WHO چی ینی قابل محاسبەت کە کە تۆ فەحسی زیاد داناوە ئەمە بەڕاستی یعنی نمونەن بۆ ئەو بابەتانە ئەبێ کاری زۆر زیاتی لێ بکرێ ینی ئەبێ هەیکەلی تەنزیمیان هەیکەلی تەندروستی ئەم بابەتانە بە قەنەعەتی من هەر هەمووی سەر لە نوێ دروست کرێتەوە چونکە گۆڕانکاریەکان زۆر خێران نەخۆشی تازە زۆر لە ئارایە گۆڕانکاری لە نەخۆشی بەتابەتی ڤایرۆسەکان ئەتوانم بڵێم جاری وایە 6 مانگ جارێک ڤایرۆسێکی تازە دروستە بێ کاکتۆر نیشانەیەکمان هەیە با بڵێن هاوبەش بە لە نێوان نەخۆشە گوازراوەکانان ئەوە تا بەپێی نەخۆشێک و جۆرەکەی گۆڕێ یانەوەی کە بۆم نە ڤایرۆسی بێ یان ڕێگێکی ترەوە گوازراوێتەوە ڕاستەکەی بە گوێرەی جۆی نەخۆشەکە ئەگۆڕێ بەڵام بەگشتی با بڵین ئەمە ینی کەی بڕیا بین ئەمە نەخۆشێکی درمیە یان پەتاییە چکەوەکو پۆلێنمان کرد بەڕاستی نەخۆشیەکان نەخۆشیە لەسەر ئاستی تاکە یعنی ئاستی ئیندیڤژوەڵی پێڵێن بۆ نمونە من پلی ڕێژەی چۆرین بەرز بۆتەوە بۆ ڕێکەکانی خوێنم تسک بۆتەوە کاتە پشکنینەکانیش جیاوازە بێن پشکنەکانیش جیاوازن ئەم نەخۆشیە قەستەڵێکم بۆ کریان بۆ ڕێکی خوێنم داخریان تووشی جەڵتەیەک ئەبێت ئەمە لەسەر ئاستی تاکە نیشانەکانی جیاوازن بەڵام نیشانی نەخۆشی درمەکان بەگشتی ئەگەر مینی کەین یەکەم شت تایە کە تایەکت بۆ دروست بوو یعنی تۆ ئینفەکشنت بوو هاتووە یعنی تۆ درمێکت توش بووە نەخۆشیەکی بڵین هۆکارێکی بایۆلۆجی توش بووە یعنی سە کەسێک کە مادەیەکی کیمیاوی ئەخوا تووشی ژەهرایی بوونە بێ ئەمە مادەیەکی کیمیاوی یعنی شتێکی بایۆلۆجی نییە هۆکارێکی زیندوو نییە بەڵام لە نەخۆشیە پەتایەکان و درمەکان یەکەم شت کە توش دەبێت تایە ڕشانەوە سکچوون ئەمانە تقریبان گرنگترین ئەو نیشانانە کە نیشانە کە بڵێ ئەمە نەخۆشیەکە لە ئاژەڵە گواستراوەتەوە یان برینی پێست پەڵی پێست هەندێک جار لە پشیلەوە گوێزرێتەوە ئەمانە گرنگترین نیشانەکان یعنی ئەمە دەریخە کەم نەخۆشیە درمیە واگەری هەیە بگوێزرێتەوە یعنی بەستم بۆیە ئەوەگەری هەیە بگوێزرێتەوە بۆ کەسێکی
ئێمە باس لە بابەتێکی زانستیەکەین و کە پەیوەندی بە ژیانی مرۆڤ هەیە بە تایبەت جگەلەوە بۆ ئاژەڵێش بەڵام ئێمە لە هەرێمی کوردستان کوشتارگەی فەرمیمان هەیە وانەی کە گۆشت باڵین وڵاخی بەرزە و مەڕ و بزنی تا سەربڕێت زائیدەن جگەل لە ئەوەی کە پێوتە سەربڕین خانەی بۆ مریشکیش دوکانی لاکۆڵان و سەرجادەکانمانەیە کە مریشکی تیا سەربڕێ ئەفرۆشتێ و لە دەرەوەی شارەکانیش سەر شەقام و جادەوانەکان هەندێک کەس هەندێک قەساب حیوانی سەربڕێ بەرەو بە وەرزی بەهاریش ئەڕۆین وردە ئەی تا چەند ئەم بابەتەش ینی وەک پێویست گرنگی پێنەدرا و ئەم ناوەندانەش کە لەوانەیە خۆت ینی هەندێک دوکان و شوێن چوو بێتی بە عەمەلیە بینی چ ژنگێکی پیسە لەگەڵەوەی خۆی ڕزقی هەموو لایەکدا بەڵام تا چەند ئەم شوێن و ناوەندانە هۆکارێکن بۆ بڵاوبوونەوەی ئەم نەخۆشیانە کە بە ینی بەڵە بە جۆرە لە جۆرەکان گرنگی پێنەدراوە خوا نەخواز ڕۆژێک لە ڕۆژان نەخۆشێک بڵاو بێتەوە کە ئازیزانێکی زۆرمان لە دەست بە وەڵا ڕاستەکی بابەتێکی زۆر گرنگە ئەوە بیرم من ساڵانێکی ینی 10 ساڵ پێش ئیستا پرۆژەیەک کرا لەسەر ئەو بابەتە و قەدەغە کرا سەبرین لە کۆڵانەکانە ینی شتێکی ئەوا کرا دواتر بەڕاستی کۆمەڵگای ئەمە ئیتر بیری نییە لە سەرۆکوەزیرانی و کاتە وابزانام دکتۆر بەرهەم بوو هەموو مریش فرۆشەکان کۆبوونەوە مزاهرەیەکی چڕیان کرد ئیتر پرۆسەکە وەستایەوە جارێتر کرا بە سەبری خانە لە سەبری خانە مریشکان سەر بڕێ بۆ بەفرێشی ینی تعویزێکیش نییە بۆ ئەوان تعویزێک نییە بەڵێ بەڕاستی بۆ تەبابەتێکی سەرچاوێکی ڕزقی زۆر لە کەسەکانی ینی ئەتوانم بڵێم ئیستا لە شاری سلێمانیە بۆ نمونە لەوانەیە 4 بۆ 5,000 دوکانی مریش فرۆشە بێ قانزاش لە مریشەکە ناکە لەگەڵ زۆرە قسەم کردووە ئاسان دەستێکەوە بەڵام ڕەنگە ئەگەر ئەوە نەمێنێ بە شازێکی قورستر دەستیکەوێ بێ حکومەت ینی بەدیلی ئەوەی هەبێت بەتەکید خۆی ئێمەش نەریدێکمان تیا دروست بوو بەڕاستی ینی لەبەر چاو خۆم سەی نەبڕێت قسیقان باهینەکە نییە بەبەستۆکەنی ئەوشمان پرسیارەکەی من جگەلەوە ئەوەی کێشەنی دوکانەکە هەیە بەڵام ڕقابەیەکی تەندروستی توندیش لەسەر بە هەز ناکەم هەبێت بۆ شێوازە ڕاستی وەڵاهی تا حدێک بەڕێی من کە سەیرەکەی ینی دووسێ خاڵ هەیە باشن ینی لژنەکانی چاودێری قایمقامیەت چاودێریان ئەکەن بۆ نمونە کەسێک ئەگەر دوکانەکە پاک و خاوێن نەبێ کۆمەڵی مەرجیان بۆ داناون دوکانەکە بێ کاشی بێ لە مادێ بێ بە ئاسانی پشۆرێ جامخانەی هەبێت شارەوانی بەڕاستی بە باشی ئەو پاشەڕۆیکە کۆمەڵە بێ هەمووی کۆکاتەوە ڕاستی چەند پێشنیارێکیش هەیە ئێستاگەر ئەوە سەر بگرێ بۆ ژینگەکە بۆ ئەو کەمکردنەوە ئەو نەخۆشیە دڵمیانەش زۆر باشە ئەویش پێشنیارێک هەیە ئەم پاشەڕۆی پەڕ و ناوسکوشتانە کە کۆکرێتەوە قاچ و سەروشتەکان کۆکرێتەوە کێتەوە سەرچاوێکی علف وەکو مادێکی پرۆتینی ئەو پرۆژەیەش هەیە هەندێک کۆمپانیای کەتی تایبەت لەگەڵیانە باسم کردووە ئەوە لە پرۆسایە کە ئەگەر هەیە ئەوانەش بەڵێ ئەکرێت لە سەرچاوێکی پرۆتینی ئەکرێتەوە بە علف بۆ باڵندیان بۆ ئاژەڵ ئەوەش کارێکی باش ئەگەر ئەوە بکرێ بەڕاستی هەمووی کۆکرێتەوە شتێکی زۆر باشە و کوورساکل وڵا بابەتێکی کردن لەسەرەوە باست کرد لە هەندێک شوێن بەهۆی ئەوی کە با بڵێن علف زۆر گرانە یا با بڵێن ئەو خۆراکانی کە ئەدرێت بە وڵاخی بەرزوانە لە دەواجینەکان ئەو پاشڕۆ و پاشماوەی کە لە مریشک و ئەوکانێک ئەوی پێوتە ڕقنە کۆکرێتەوە دەرخواردی ئاژەڵە درێ ئەمە بابەتێکی تەندروستە ئەوە بڵێ ئەوە خاڵێکی زۆر گەنگە ئێستا زۆر بڵاوت بەهۆی گرانی علفەوە بەڵام لە ڕووی تەندروستی و نەوەڵە تەندروست نییە یعنی لە ستاندەری جیهانیە ڕێقنەی مریشک و ئەمانە هەندێک جار قاعی داواجن هەبوو ئەڵێ من هێشتا مریشەکەم نەفرۆشتووە تقریبان پارەی دووەش بەم وەرگرتووە ینی پارەی دووەش بە ڕێقنەی وەرگرتووە هێشتا پارەی مریشکی وەرنەگرتووە ئەوەنگە تەڵەبی لەسەر بووە زیاتریشە تەڵەبەکە لەسەری بەڵام بە گوێرەی ستاندەری جیهانی ئەکرێت لە علەفی ئاژەڵی گەورە 120 ئەو پاشەڕۆی تێکرێ 120 بەڵام ئەو 120ش دوای چەندی معاملە ینی لای خۆمان بەداخەوە هەر لە قاعکەوە باریەکاو خەتە ناو بەردەم ئاژەڵەکە بۆی دانێ ئەمە پێویستی معاملاتی کیمیاوی هەیە معاملاتی بیولۆجیە چونکە چەندین ڤایرۆسی تایە چەندین بەکتریای تایە چەندین کەڕووی دوای دروست بووە چەندین زەهری کەڕووی تا دروست بووە ئەبێ معاملە بکرێ لەمانە پاک و خاوێن کرێتەوە اینجا دواتر ینی ئەکرێت لە 120 بەکاربێرە وەکو سەرچاوی علف کاکتۆر بە کورتی یەک پرسیارم هەیە کوتان تا چنێک گرنگە بۆ نەخۆشە گوازراوەکان و ئایا دەکرێت مەسوودی لێ بینین بۆی بە دوور بینیان ڕێگەیەک بە بخۆ پاراستن لە نەخۆشەکە پرسیارێکی زۆر گرنگە هەیەکێک لەو خاڵانێک کە ئێمە چێکێک مرۆڤاتی بەگشتی بۆ ئاژەڵیشی بۆ مرۆڤیش کە بەدەستمانەوەی بۆ کۆنتڕۆلکردنی ئەو نەخۆشیانە تا ئێمڕۆ کوتانە بەڵام هەر لە پاڵ ئەوەشا بەداخەوە هێشتا هەندێک نەخۆشیە کوتانی بۆ دروست نەکراوە خاڵێکی زۆر گرنگە بەڕنامەی کوتان بۆ ئاژەڵ
بەرنامەیەکتان بۆ مرۆڤ خاڵێکی زۆر گرنگە بۆ کۆنتڕۆلکردنی ئەو نەخۆشیانەوە خاڵێک لەوەش گرنگترێک ئەوانەی کە کوتانیان بۆ دروست نەکراوە کە هەموو جارێ ئەو خاڵە باسەکەم ئەبێ ئێمە گرنگی بین بە ئاستی بەرگری خۆمان مەناعی خۆمان بەهێزکەین بەهێزکردنی مەناع باشتر چەکە بۆ هەموو نەخۆشیە پەتاوی دەرمیەکان زۆر باشە گەشتینە کۆتایی هەچەنە لە کاتی قسەکانە دڵنیان باس کرد بەڵام ئەگەر تەورەکە کۆ بکەینەوە لە یەک دەقەیە ئەو ڕێنمایانە چین کە بۆ خۆپارێزی و بۆ چارەسەری ئێمە بیگرینە بەربووی کە لەم نەخۆشانە بە دوور بین بەڵێ زۆر گرنگە بەڕاستی یەکەم شت وەکو باسمەکەی بەرنامەی کوتانەکان دووهەم شت بەرگری خۆمان ئاستی بەرگری ئەبێ هەموو مرۆڤێک یعنی چۆن ڕۆژانە بڵین ناوی خۆی ئەزانێ ئەبێ ئاوا بزانێت بە چی فاکتەرێک ئاستی بەرگری خۆی بەس دەکاتەوە ئەبێ ئەو فاکتەرانە بزانێت کە ئاستی بەرگری لاواز دەکەن چکە بەڕاستیەوە تەنها چەکە ئێستا توێژینەوەی تازە حتا نەخۆشی شێرپەنجەش چارەسەرکرا بە بەهێزکردنی ئاستی بەرگری مەناعە زۆر گرنگە لاوازبوونی مەناعە لەوانەیە بە ڤایرۆسێکی زۆر سادە ئەو کەسە لە ناو بچێ مەناعی بەهێز لەوانەیە ڤایرۆسێکی زۆر بەهێز تۆ بتوانی زاڵبی بەسەریە بۆیە بەرگری و بەرگری ینی ئاستی بەرگری بەرزکەیتەوە لە هەموو خاڵەکان گرنگترە گەڕان بە شوێن سەرچاوی خۆراکی باش پاک و خاوێنی خۆراک زۆر گرنگە دوورکەوتنەوە لە قەرەباڵخی و کۆمەڵێک شوێن هەیە بەڕاستی بەداخەوەیسە بۆ نمونە هەندێک شوێنی خۆمان هەیە لە سلێمانی ژێپەر دەکە ڕۆژانی هەینی لە هەموو شوێنەکەەوە چەندین جۆر ئاژەڵ لە کەرکووک و لە خواروی عراقەوە ئاژەڵ هەمووی لێ کۆبێتەوە خەڵکێکی زۆر لێ کۆبێتەوە بەڕاستی ئەوە سەرچاوێکە بۆ گۆڕانکاری لە ڤایرۆسی نەخۆشیەکان لە شوێنی قەرەباڵغ شوێنی گوماناوی لەو شوێنانە گەر هەر دەسەڵات نەبوو ماسکێک بکەی باشترە ئەمانە هەمووی کۆمەڵێک فاکتەر بەس لەهوی گرنگتر بەڕاستی بە قەناعەتی من ئاستی بەرگری بەرزکەینەوە زۆر بەڕێز پرۆفیسۆر یاریدەر دکتۆر عوسمان جەمال مامۆستای زانکۆ پسپۆڕی نەخۆشیە درمەکان سوپاس بکە لەگەڵ